دێ لە ڕێشارانەوە ڕۆژ بەباری قورس و برسی شەو لە باربارانەوە. ئەحمەد عومەر و زانکۆ لوقمان و شیروان ئەحمەد سێ گەنجی قەزای سەی سادق بوون کە 11 ئەم مانگە لە ناو یەختێک لە کەناراوەکانی نێوان یۆنان و ئیتالیادا ژێر ئاوکەوتن. تاوەکو ئێستاش چارە نووسیان نادیارە. کەسوکارەکانیشیان بە چاوی پڕلا فرمێسک و ئاهی ساردەوە. داواکارن لە حکومەتی هەرێمی کوردستان و دڵسۆزانی نیشتیمان هەوڵی دۆزینەوەی تەرمەکانیان بدرێت و بیانهێننەوە بۆ باوشی نیشتیمان. حفتا حەوەقە لێ مەسەندە بەحسا بێوتێسی ئەم بێختەکەم چاکە ئەوە نەفەی لێدەم داواکانی ئەوەتانێ هەشی خوا نادێسی نادێتی ئەم کوڕی ئێمە بەبوون و نەبوون بە مردو بە زنی بگێتە دەستمان دای منموتانم و بەخێ من یاخواستە چاوم لە کاقشەقدارەوە گیان دەستی ماچەکە مەسا و ڕزم هەیە بۆیشی و وەکو هاوکاری و بەلایەتی و کەسایەتی هاوکاریمان بکات ئەم ئیشمان بۆ ڕاپەڕێنێت و دڵمان فراوان بێت. ئێستاش داوا لە حکومەتەکەین بەبوون و نەبوون ئەگەر نماوە لە ژێرم ئاوەیە هەورێکمان بۆ بدەن جەنازەکانیان بۆ بێننەوە. ئەگەر ماویشە لە سزنە لە هەر شوێنەکان هەورێکمان بۆ بدەن سۆراخێکیمان بۆ بکەن. بەس ئاگاداری ئەوەی دەستگای لووتکەم دەستگای لووتکە بەڕێز کاگاری جەلال هەوڵێ زۆری داوە زۆر سوپاسیەکەین فاسی دیN کراوە لە نەخۆشخانەی هەرێم و بەحسابی سبب فاسەکان چوو بێتەوە بۆ یۆنان و بۆ دەریاوانی یۆنان لەوێ ئەگەر ئەم جەنازانە سەر ئاوکەون ئەو فەحسانە بۆ کرێ و هەریەکە و ڕۆڵەی خۆی دەنێ و لە ڕێی دەستگای لووتکۆ نەبێت ئێستا هیچ شتێکی ڕسمی نییە. 2 هەفتەیە جەنازەم تەعزیەمان بۆ ئەم جوانە مەرگەمان داناوە. بەیانی هەڵەسین لە خەو لە پێیجێکی کۆمەڵایەتی فەیسبوک شتێک بڵاوە بێتەوە ئەڵێ کاکە بە پەلا 10 کەس لەو یەختا زیینون و لە سژنی وێنانان هەم سەر لە نێوەکو تەعزیەک دانێت و خزم و کەسوکارێنە ئێرە ئەڵێن کاکە گیانشکور لەخوا بەزیابێ هەواڵێکی کوڕەکەتان هەیە سەر لە نوێ ئەڵێن کاکە وەڵا کەسیان تیانەما یعنی بەڕاستی لە ڕۆژی 11 مانگەوە لەسەر ئەو مەوزوعی یەختە ئێمە هەتا ئێسا نە نانمانەیە نە ژیانمانەیە نە ئیسراحەتمانەیە کاکە بەڕاستی داوامان لە جەنابی کاقوبادەیە کە ئەو ئەنجومەنی وەزیرانە بەهانامانەوە بێ بۆ دۆزینەوەی تەرمەکان کاکە. دایکی زانکۆ برهان دەڵێت ئەم کۆستەی کا لێمان کەوتووە گەورەیە بەڵام گەورەتر و ناڕەحەتتر ناهێنانەوەی تەرمەکانی ڕۆڵەکانمانە لە نێو دەریاکەدا. داواکاریمان لە حکومەتی هەرێمەیە بەشکەمە خوایە بێ بە هاوارمان و فریامان بکەوێ و لەم چاوەڕوانێ بکەوم هەر زۆر چاوەڕوانم بخوا زۆر چاوەڕوانم. برایەکم ناو یەختایس 11 ڕۆشتووە لەوێ لە ناو یەختەکە قاچاقچەکە پێی وتون کاگە بەلەمەکەی ئێمە 16 درێژە و 7 پانە بەس بە پێوە معلوماتە بێ کە بە ئێمەدان ئازاد بووەکان ئەڵێ یەختەکە 7 درێژە و 4 پانە. 11 ئەم مانگا یەختێک لە کەناراوەکانی نێوان یۆنان و ئیتالیادا بە 53 سەرنشینەوە کە 22 کەسیان کورد بوون ژێر ئاوکەوتن 5 کەسیان خنکان و تەرمەکانیان گەڕێنرایەوە بۆ هەرێمی کوردستان 3 کەسیشیان ڕزگاریان بوو 14 کەسی دیکەشیان تاوەکوی ئێستا چارە نووسیان نادیارە و هەر بۆیە کەسوکاریان داواکارن لە حکومەتی هەرێمی کوردستان هاوکاریان بێ لە گەڕانەوە و هێنانەوەی تەرمەکانیان وەک خۆشیان دەڵێن لە نێو یەختەکەدا و لە ناو دەریاکەدا ژێر ئاوکەوتون. بڕوا محەممەد گەلی کوردستان سەی سادق.